بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على سيدنا رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. لێرەوە حەزەکەم بگەڕێینەوە ساڵهای ساڵ زمانی مدینەیە و پێغەمبەری نازدارمان عليه الصلاة والسلام کۆچی کردووەتە مدینە 6 ساڵ بەسەر کۆچە تێپەڕیوە. ئەو کاتە پێغەمبەری نازدارمان عليه الصلاة والسلام خەیەکە بینێ کە لەگەڵ کۆمەڵێ لە موسڵمانان و بڕوادارانە ئیحرامیان بەستووە و ئەچن تەوافی ماڵی خواکەن. 6 ساڵ تێپەڕیوە، دوورن لە وڵات، دوورن لە کەعبەی شەریفە. بۆیە پێغەمبەر بڕیارەدا کۆچ بکەن بەرەو ماڵی خوا، تەواف بکەن، نیەتیان شەڕ نییە، ئاژاوە نییە، ئیحرامە بەسن، مەڕ و ماڵاتی خۆیان لەگەڵ خۆیان نابن بە نیەتی ئەوەی بیکەنە هەدی بۆ بەیت الله. 1400 کەس لەگەڵ پێغەمبەرابی عليه الصلاة والسلام. اینجا دوای ئەوە لەبەرەوەی خەڵک نەزانێت ڕێگریان لێ بکەن، ڕێ ئەگۆڕێ تا ئەگاتە شوێنێ کە ناوی حودەیبیەیە. بێبڕواکان ئەزانن ئەوە تا پێغەمبەر عليه الصلاة والسلام بە ژمارەیەکی زۆر خەڵکەوە ئیحرامیان بەستە و بەرەو کەعبەیەن، بۆیە پێیان ناخۆش بوو، بۆیە شاندیان نار بۆ لای پێغەمبەر عليه الصلاة والسلام. یەکێ لەو شاندانە عوروەی کوڕی مەسعود بوو. عوروەی کوڕی مەسعود قسەی لەگەڵ پێغەمبەر کرد عليه الصلاة والسلام، ئێوە بۆچی هاتوون چیەکەن؟ ئەوانش فەرموویان ئێمە نیازی جەنگمان نییە، بە هیچ شێوازێک شەڕ ناکەین، ئێمە تەنها هاتوون تەوافی خۆمان بکەین و بگەڕێینەوە. هەر ئەوەندە. بەڵام ئەو قایل نەبوو، وتی ئەگەڕێمەوە بۆ لای خەڵکی مەکە و گەورانی مەکە. کاتێ گەڕایەوە وتی خەڵکینە پێتان بڵێم واللهی من چوومەتە لای قەیسەر، چوومەتە لای کیسرا، چوومەتە لای نەجاشی، کەسێکم نییە نەبینیوە بە ئەندازەی محەممەد گوێڕایەڵی هەبێ، بە ئەندازەی محەممەد خۆشەویستی هەبێ، هاوڵەکانی سەربەرز ناکەنەوە لە شەرمیان گرێ، چاویان نابڕنە چاوی پێغەمبەر عليه الصلاة والسلام، دەنگیان بەرز ناکەنەوە بەسەر ئاستی دەنگی پێغەمبەر عليه الصلاة والسلام. کاتێ دەستنوێژ بگرێ شەڕکن لەسەر ئاوی دەستنوێژەکەی. بۆیە پێتان ئەڵێم ئەوانە نیازی شەڕیان نییە، دەرفەتیان بن بە ئیشی خۆیان بکەن، تەوافی خۆیان بکەن و بگەڕێنەوە، ئەوانیشیان قبوڵی ناکەین. پێغەمبەر عليه الصلاة والسلام شاندی نارد، ئیمامی عوسمانی نارد، جلی ئیحرامی لەبەرایە و گەشتاوێ. ئەو کاتە وتیان وەرە جارێ تەوافی خۆت بکە. فەرمی والله من تەواف ناکەم تا پێغەمبەر لەگەڵا نەبی عليه الصلاة والسلام. ئەوە کەعبەی تەواف بکە، نایکەم، من لەگەڵ پێغەمبەرە هاتوو عليه الصلاة والسلام. ئەو کاتە قسەی لەگەڵاکردن دەنگ و باز بڵاو بوویەوە کە بێ بڕوایان شاندەکەی پێغەمبەریان کوشتووە، ئیمامی عوسمانیان کوشتووە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ. بۆیە پێغەمبەر ئەو 1400 کەسەی کۆ کردەوە فەرمووی کێ پەیمانی مەرگم پێدا، پەیمانی مەرگیان لێسن، پەیمانی مەرگی لە هەموو تاک بە تاکی ئەو خەڵکەسن. هەر 1400ەکە هاتن پەیمانی مەرگیان یا بە پێغەمبەر عليه الصلاة والسلام. ئەو پەیمانە پێوترێ بەیعەت الڕیضوان، پەیمانی ڕەزامەندی پەروەردگار. لەبەرچی لەبەرەوەی قورئان هاتە خوارەوە، لە سورەتی فەتحا باسی ئەو پەیمانە کافرمێ لەقەد رەضی الله عن المؤمنین إذ يبايعونك تحت الشجرة. سبحان الله، بەدڵنیایە و پەروەردگار ڕازی بووە لەو بڕوادارانەی پەیمانی مەرگیان یا بە محەممەد عليه الصلاة والسلام پەیمانیان یا بە تۆ پەروەردگار لێیان ڕازیە. اینجا فەرمێ کاتێ پەیمانیان بە تۆدا ئەوە لە حەقیقەتدا پەیمانیان بە ئەڵڵا داوە، ئینەما یوبایعون الله یەد الله فوق ئەیدیهم. ئەفەرمێ دەستی خوا باڵایە بە دەستیانەوە، ئەو پەیمانیان بە ئەڵڵایەوە. ئەڵڵا چ پەیمانێکی گەورەیە، چ مەرتەبە و پلەوشانێکی گەورەیە، شانوشکوێکی گەورەیە کە خەڵات کراون لانی پەروەردگارەوە. دوای ئەوە بێ بڕواکان ئیمامی عوسمان ئازادەکەن و ئەگەڕێتەوە، بەڵام شاندێکی لەگەڵایە، سوهەیلی کوڕی عەمر. سوهەیلی کوڕی عەمر یەکێکە لە زیرەکەکان و داناکانی خەڵکی مەککە، گەورە دەسەڵاتدارێکە. کاتێ ئێتە خزمەتی پێغەمبەر عليه الصلاة والسلام مفاوزاتی لەگەڵاکە، پێغەمبەر فەرمی واللهی هەر شتێکم لێ داوا بکەن تەعەزیمی بەیت اللهی تێدا بێ، ئەڵێم بەڵێ، ڕازیە بم. ڕێکەوتن لەسەر چی؟ لەسەر چەند خاڵێک کە هاوڵەکان زۆریان بەناوە ناڕەحەت بوو. ئاخر ئەو ڕێگە دووریان بڕیوە تا گەیشتوونەتە سنووری مەککە بە ئیحرامەوە، نیازیان شەڕ نییە. یعنی چی ئەو پەیمانە؟ پەیمانەکان بەو شێوازە بوو.
كاتي بإمام علي فرمو تو بيمانك بنوسا بسم الله الرحمن الرحيم سهيلي كري عمروتي الرحمن تيه ياما الرحمن ناسين ياما بس الله ناسين بنوسا باسمك اللهم بيغمريش فرمي قيناك الرحمن الرحيم بكو جنرا ما ينوسا بنوسا باسمك اللهم صحابة كان سيري بيغمرا كان آخر الله الرحمن وتيان نانا شتيوانية نانا بيغمر صلى الله عليه وسلم فرمي نانا قينا ما ينوسا بنوسا باسمك اللهم يتربي دانبون زانيان بيغمر رازي يتربي دانبون أو كاتا فرمي بنوسا من محمد رسول الله هذا ما اتفق عليه أو ما اصطلح عليه محمد رسول الله سهيل كر عمروتي لو علمنا بأنك رسول الله لما خالفناك كاتي فرمي بنوسا ونوسيشي أمر ريكوتنامي محمد رسول الله يا لقل تاويدا كذبوا سهيل كر عمروتي يا قرب ما زاني رسول الله شو أنت كوتين نابي رسول الله بنوسا محمد كر عبد الله بناي خوتو باوك تو بنوسا مش شنك بناي خوم باوك موينوسا بيغمرش عليه الصلاة والسلام بإمام علي فرمو أي علي وشي رسول الله بس الرب زور سختة فرمي والله يا رسول الله ناتوانا بيصرموا نايصرموا بيغمر لي تورنبو خو مخالفي بيغمري كر شنك بلام تعظيمي بيغمري كر وشي رسول الله دلي ناي بيصرتوا بيكجنتوا دلي ناي بيغمر فرموي شلون كان بيبشانا شلوني بيبشانا بدسي مباركي خوي وشي رسول الله كوجان دوا بس لبري ريكوت نامي اشتي امي بلقى لسنوي كي بيغمر عودالي اشتي خوازه حزي لشرنيه حزي لاجاونيه حزي لدوبركي كشتنو برين نيه بوشي وازيانكم يتر نوسيان انجا ريكوت نامك كان خالي كتابو خالي كان ابي مسلمانان بقرينوا أمصال طواف نقن يعني چی؟ قيشتونة السنوري مكة أوهم مسافين بالرواية ساي حرام بشكي أنه بقرينوا مدينة بيان ناخوشة بيغمر فرمي قيناك باش أو خالر ركوتي وصالك ديكا بقرينوا مسلمانان بين طوافي خوان بكن قيناك رازي بيغمر رازي مو إنجا سويلي كرة عمر وتي بنوسا هر مسلمانك باش جزبويا هاتو بولاي بيبرواكان بولاي ياما خلقي مكة ايوان نابي داواي او كسمان ليبكن بلام اگر يكيك ليما هاو بولاي ايوا ابي رادسيمي بكنوا اوان جا قبولناك بيامر فرمي قيناكا يعني كسي باش جزبتو بۆچی من بەڵام ئەو کەسێک کە مسلمانە ئەگەر ئیمانی ثابت بێ و جێگیر بێ هەر ئەمێنێتەوە بەو شێوازە ڕێکەوتنامەیەکی سیر بۆ ماوەی 10 ساڵ ئاشتی لە نێوانیان هەبێ شەڕ بە یەکتر نەفرۆشن پێغەمبەر ڕازی بوو اینجا لەو کاتەیە کە واژۆیان کرد کوڕی ئەم سوهەیلە بە کەلەبچەیی هەڵات بوو لە دەستی مشریکەکان مسلمان بوو وتی یا ڕەسوڵ الله من مسلمان بووم سهيل وتي نانا ما هذا توقيع من كدو بي تسليمي مني كانوا تازا ركوت ناميه ايتر مسلمانان اوندان بلاو سخد بو اوندان بلاو جران بو چون مسلمانه تازا رادسي باو چكريتا وكي شغله سرا گوركاني مشركاني مكه استميل كرا كلبچي كردوا بلان ببرچاوي او مسلمانان و خلق او پیغمبر فرمي اي سهيل آرام با مش دشت دمي خواي گەورە دەروی خێرتان لێکاتەوە بەڵام ئێمە ڕێککەوتنامان تازە واژۆ کردو ڕێککەوتوین بۆیە ڕادەستێکەنەوە و ئەگەڕێنەوە و پێغەمبەریش عەلەیهی السەڵات وەسەلام کاتێ فەرمانەدا مسلمانان هەدیەکانیان یعنی ئاژەڵەکانیان کە هێناوە بیکەنە هەدی بۆ بەیت الله سەر بڕەن مسلمانان ڕائەوەسن جێبەجێ فەرمانەکەی ناکەن کاتێ فەرمانەدا سەریان چاک ناکەن ئیمامی عومەر دڵی زۆر تەنگە يتلاي رسول الله عليه الصلاة والسلام أفرمي يا رسول الله أي أمل سر حقنين أفرمي شيء باهي أمل سر حقين أمل سر باطلنين باهي سر باطلا إي باشا بوشي أما قبول بكي هستا كأما شكستا بوشي قبولي كي في غمر صلى الله عليه وسلم والله من عادته أبي جورايل به أو كاتا ضلي أقرأ ناقري أشتلا إمامي أبو بكر همان قصي لغلاكا إمام بكر بيه فرمي دعه فإنه رسول الله وازلي بين ورسول الله أزانيتي بك رسول الله أزانيتي بك بويا في غمرين عزار عليه الصلاة والسلام
ئەچێ دانیشێ ئەو کاتە سەلەمە خێزانیەتی ڕاوێژکاری چەند جوانە، مێرد لەگەڵ خێزانە، خێزان لەگەڵ مێردیە، باوک و ڕۆڵە، مسلمان و مسلمان، ڕاوێژکاری لەگەڵ پسپۆڕانە، لەگەڵ شارەزایەنە. سەلەمە ئەفەرمێ یا ڕەسوڵ الله ئەوانەمە بەسییانە کە تۆ پاشگەز بیتەوە احتیمالێک کە بێ پاشگەز بیتەوە بۆیە ئیجە بەجێ ناکەن، بەڵام ئەگەر ببینن جەنابە سەر چاکەکەی اینجا ئاژەڵەکەی سرە بڕی ئەو کاتە ئیتر ئومێدیان نابێ هەر هەموو بەگوێتەکەن ئەوانە تویان خۆشەوێ. بۆیە پێغەمبەر عەلەیهی سڵاتو وەسەلام ئەمرەکە سەرتاشەکە بێنە سەری چاکەکات و اینجا ئاژەڵەکەی ئەکا ینی سرە بڕێ ئەو کاتە تێکڕای موسڵمانان دەسەکەن بەسەر بڕینی ئاژەڵەکانیان و سەریان چاکەکەن. پێغەمبەریش دوعای خێری بۆ کردن، دوعای خێری بۆ کردن. ئەمە بە بەرەکەتی ڕاوێژکاری، بە بەرەکەتی ڕاوێژکاری. بۆیە خوای گەورە باسی ڕاوێژکاریە کافرمێکی و ئەمڕهم شوڕا بەینەهۆم، هەموو فەرمانێکی بڕواداران بە ڕاوێژکاری ئەنجامیدەن. داواشەکە لە پێغەمبەر عەلەیهی سڵاتو وسەلام بڕواداران فرامۆش نەکا لە ڕاوێژکاریانە، سوود لە ڕاوێژەکانیان وەرگرەیە فەرمێوە شاورهم في الأمر. هزار صلوات لديداري رسول الله. اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين.